ئەوان کە ڕووی خوای پەروەردگاریان ئەوێت تۆش وەلا تعدو عیناکە عنهم تۆش چاویان لەسەر لامە بە سنەتی شێتەڵان کە قسەت کرد لە ئادابی قسەکردن ئەوەیە کە قسەت بۆ یەکێک کرد سەیری چاویەک بەڵام تۆ قسە لەگەڵ من بکەیت و من قسە لەگەڵ تۆ هەر ئاوەڕوو من لەولا کردی قسە بۆ تۆژەکەم بۆ چارەم ناوێی ئەگەر قسەت بۆکەم و چارەم ئەوەی تەبەن تەماشای دەم چاوی یەکترەکەین دوای لە چاوەکانە لە سیمایە لە بزاوتی لەشە زمانی لەشە یەکتریە خوێنینەوە بەڵام سەیری ئەو ئوسلوبە مادام ئەم فەقیر و هەژار و داماوانەی بۆنی ئارەقیان لێ دێ لە فەقیریە و یەک دشداشەی لە بەرایە ئەمانە مادام يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه توش رود لوان بي رود مستكبران ورجار ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ما نجل زينة كاننا قربين بيش وما نجباش تريد زينة الحياة الدنيا يعني دنيا كد باشتر دسك دنيا خب بيغمري خو عليه الصلاة والسلام دعاء بكر حد أبو بزير خب ما بس إلى الدنيا نيكوا زينة الدنيا كي دسك وشتيكي وها